گفتوگۆی زیاتر لەسەر سەردانیکردنی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واشنگتن دەکەین. هەڵبەت ئەو چەند ڕۆژە گفتوگۆی زۆرمان کردووە و دید و بۆچوونی جیاواز هەبووە، شرۆڤەی جیاواز هەبووە، بەڵام هێشتا پێویستیمان بۆیە کە شرۆڤەی زیاتر و بیستین لەسەر ئەو سەردانێ، بەتایبەت لەسەر گرنگی سەردانێکە، چکە باس لە کاتەکەی دەکەن کە کاتەکەی گرنگە. زۆر هەستیار کاتەکە زۆر هەستیار بۆ کوردستانی بۆ هەرێمیشی بێ ناوچەکە بە شێوەیەکی گشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. کەواتە بەڕێز دکتۆر مەجید حەقی شرۆڤەکاری سیاسی لە هێلسنکیەوە لەگەڵمان دەبێت. دکتۆرم کاتتان باش، سواز بۆی کە ئامادەن لەگەڵمان. شرۆڤە و دید و خوێندنەوەی تۆ بۆ سەردانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ واشنگتن چییە؟ بەتایبەت لەم کاتەدا کە بۆ خۆتەزانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم کوڵاندایە. gelek spas بۆ ئێسلاڕێز بۆ ئێوە بۆ بینەرانی ئێوە دەڕاستیدا پەیوەندیەکانی نێوانی ئەمریکا و هەرێمی کوردستان یا بڵێن کوردستان بەگشتی لە چەند قۆناغدا تێپەر بووە کە ئەگەر ئیجازەم پێ بدەن پێشتر بە سەرەتایەک باسی بکەم بۆە کە باسی ئێستا بتوانم بکەم. لە نەوەدەکانەوە دوای شەڕی یەکەمی کەندا و لە ڕاستیدا پێویستی ئەمریکا و ڕۆژەوە بۆ کورد لە پەیوەندی لەگەڵ پرسی عێراق بەگشتی بە تایبەتی یەکجار لەو کەتەوە لە ڕاستیدا بە دوای پێکەنانی ناوچەی نۆفلایزون پەیوەندیەکی چڕ لە نێوانی هەرێمی کوردستان کە تازە دامەزران بوو لە 92 بەدواوە تا ساڵی 2003 زۆر بوو بەهۆی ئەوە کە یەکەمەوە کە لەو ڕێگایدا هەرێمی کوردستان بوو بە پارتنێرێک یا هاوبەشێک لە پەیوەندی لەگەڵ بەرپرسکردنی دەسەڵاتی سەدام حوسێن لەو کاتەدا و لە هەروەها لە ساڵی 2003دا بە دوای شەڕی ئەمریکا دیژی سەدام بۆ ڕووخاندی سەدام دووبارە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی یەکجار زۆر گرنگی گێڕا لەو پەیوەندیەدا و لە ڕاستیدا بوو بە هاوبەشێکی گرنگ لە بەراوردنی پرۆژەکانی پەیوەندیدار بە بەرژەوەندەکانی ئەمریکا لە ناوچەدا و هەروەها هەرێمی کوردستان ڕۆڵێکی یەکجار زۆر ئاکتیوی هەبوو لە دامەزراندنی دەوڵەتی فیدرالی لە عێراق و پەسەندکردنی دستوری ئەو کاتە. بە دوای ئەو شەڕی دژی داعش لە ڕاستیدا وەرە هەرێمی کوردستان ڕۆڵی هەرە پێشڕەوی هەبوو لە بەرەو پێشبردننی شەڕ خەپات دژی تەروریزم دەوڵەتی ئیسلامی و ئەوە خەتی پێشمەرگی قوربانیەکی زۆریاندا. لەم ڕۆژەی ئێستادا کە هەلومەت ڕۆژهەڵاتی ناوەڕاستێک جار زۆر ئاستەنگە بەهۆی شەڕێک کە لە غەزەوە هەیە لە نێوانی ئیسرائیل و حەماسەوە و لەو بارەدا هەموو دەوڵەتانی ناوچە لەوێدا لە گوێکاریگەریدان بە تایبەتی شەڕەکانی پرۆکسی ئێرانی ئەمریکا لە عێراقدا جێی کردووە. هەرێمی کوردستان توانێت بە شێوەیەک لە شێوەکان ئەو تەوازونە یا پاراستەنگە بپارێزێت کە نەبێتە شوێنی کێشەکانی شەڕەپرسی هەرچەند جاربار هێرش دەکرێتە سەر هەرێمی کوردستانی. کەک مەجید دخوازم بزانە بمیانێ ژینوش تەپرسی گرنگی یا سەردانان ڕێزدار سەرۆکوەزیری هەرێما کوردستانی لێ هەروەها پێشوازیە ئەمریکا شاندا بلندا هەرێما کوردستانی و بەیاما ئەمریکا کو کوردستانەکە بەهێز دخوازە تو چاوا دخوینە فەرمووکە کێمەشت ئەس دەهاتمەوێ ڕێگام بدەن هەر بە زاراوی فرۆنی درێژە بدەم. من دەگەیشتمەوە ئێستا لە هەلومەرجێکدا کە ئەگەر لە ڕابردوودا بەهۆی ئەو هەلومەرجە تایبەتیانە کوردستان ڕۆڵێکی ژیۆتاکتیکی بۆ ئەمریکا گیرەوە لەو هەلومەرجەی ئێستا هاتووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ڕووی بایەخەکانەوە لە ڕووی بەرژەوەندیەکانی هاوبەشەوە لە ڕووی ئاواتەها و بەشەکاندا بە تایبەتی لە پەیوەندی لەگەڵ سەخامگیری و دموکراسی و گەشەپێداندا ئەمریکا و هەرێمی کوردستان هاو ئامانج و هاو بایەخ و لە ڕاستیدا هاو بەرژەوەندی لەبەرەوە کوردستان دەتوانێت لەو هەلومەرجەدا لە حاڵەتی ژیۆتاکتیکی بەرەو حاڵەتی پارتیرێکی ژیۆستراتیژیک بۆ ئەمریکا نزیک بێتن. وەزیری دەرەوەی ئەمریکا لە دیدار لەگەڵ بەڕێز سەرۆکی حکوومەتدا باسی ئەوەی کە ئێمە سیاسەتی سێسەدەرەجە لە پەیوەندی لەگەڵ عێراق بەڕێوە دەبن. ئەم سیاسەتی سێسەدەرەجە بریتیە لە سازکردنی پاراستنگ بۆیە بوونی حکوومەتێکی هەرێمی بەهێز لەوێدا باسی یەکڕێزی کرد. کوردستانێکی یەکڕێز پێشمەرگەیەکی بە چەک کە بتوانێتن هەم پارێزگاری لە هەرێمی کوردستان بکات و هەم پارێزگاری لە ئاسایشی ناوچە بکاتن لە قازانجی درێژخایەنی ئەمریکا و لە قازانجی خەڵکی کوردستان. باش جەنابی دکتۆر
گۆڤاری فۆرن پۆلیسی ئەمریکی دەڵێ گرنگە ئەمریکا قورسایی خۆی لە بەغدا بگوازێتەوە بۆ هەرێمی کوردستان و پرەی زیاتر بە پەیوەندیەکانی خۆی و بەبەستی ئەمریکا واشنگتن و هەرێمی کوردستانە. خوێندنەوەی تۆ لەسەر ئەو پەیامە چییە؟ ئەمە پێم وایە ئەمە ئەو ڕاستەیە کە عەرزم کرد، یعنی من لە قسەکانی پێشوو خۆشمدا و عەرزم کرد کە ئێستا کاتێەوە هاتووە کە ئەو پەیمانێک کە پێشتر گرنگی کوردستان پێشتر حاڵەتی جیۆ تاکتیکی هەبوو، ئێستا هەلومەرجێک پێش هاتووە کە گرنگی کوردستان حاڵەتێکی ئستراتیژی دەتوانێت بدۆزێتەوە، هەم بەهۆی سەقامگیری ئەو هەم بەهۆی پێشکەوتنی ئابووری بە لە هەمووی گرنگتر بەهۆی ئەو بایەخە دموکراتیکانەی کە لە هەرێمی کوردستاندایە لە بەناوچەکانی کردانیە و هەرێمی کوردستان لە ژێر نفوذی ڕاستەوخۆی کۆماری ئیسلامی ئێران دانیە کە دەڕاستیدا دژمنی ڕاستەوخۆی ئەمریکا و بەرژەوەندەکانیەوە. کێکە مەجید سەرۆک وەزیرێ هەرێما کوردستانیا چەندین ڕۆژە لە ئەمریکەیە هەفتیتنین گەلک گرنگ پێکانینە لەگەل کۆنگرەسێ سەناتێ دەسەڵاتە ئەمریکی کێک مەجید پشتی دەمەکەین دێ محەممەد سوودانیشی سەردانە واشنگتن بکێ گەلو ئەف یەک یعنی دەکاری چی باندۆرێ لە پەیوەندیên هەولێر بەغدا بکە خوێندناتە چییە چماوسا چێ بوو سەرۆک وەزیر بەرزانی پێشی چوو نوحاژی محەممەد شیع سوودانی چوو بەلێ تو چاوات خوینە کەرەمکە بەهێزرا من وەکی بگوت هەم سوودانی هەم دەولەتە ناوەندیە عێراقی دەلک دژر باندۆرە کۆمارە ئیسلامیە ئێرانیە لێ هەرێما کوردستانی بە بەرخدانە گەلێکی لێ گەلک دتەوە ژێر باندۆرە حکوومەتە کۆمارە ئیسلامیە ئیرانی و نەبە مەیدانە شەر و زەختەی لەسەر وڵاتی یەکێتی ئەمریکا و بەرژەوەندی ئەمریکا هەرێما کوردستانی سیاسەتە جێدا ژیرانە لە پەیوەندی لەگەل بەسەرا پاراستنا بەرژەوەندی دەولەتی نازمدا و هەڵ بەرژەوەندی بوونی جەڕۆدا پاراستیە بەراواژیبێت ئەوە لە عێراق دەولەتە ناوەندیە عێراقدا چووە بەهێزرا من ئەو پێش ئێشخستن گرنگیدانێکی تایبەتە وەک بێژم پاڵێکی تایبەتە بە هەرێما کوردستانی کو ئەز هەویدارم لە پێشە ڕۆژێدا لە پەیوەندی لەگەل بەراو پێشتردا گفتگوی چارەسەری یا پرسید نێوان ناوبەرە هەرێمی و حکوومەتە ناوەندی بە کارتێک باش بێت بۆکارانی گەلێک سپاس کەکێ مەجید حەقیش فینلاند هەلسینکی لەگەڵمە